مەسلەی گەڕانەوە وەکو پێشتر ڕوونکردنەوەیەکم داوە هیچ ڕێکەوتنێک نییە تاکو ئەم دەقەیە بۆ گەڕانەوەی پێشمەرگە بۆ هیچ ناوچەیەکی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەڵام وەکو ڕوونکردنەوەکەی پێشتر کە باسم کرد وتم لێ تێگەیشتنێک پیا بۆ لە نێوانی وەزارەی بەرگری وەزارەی پێشمەرگە بۆ کاری هاوبەش لەو ناوچانەی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم بۆ لەبەر ئەوەیە جموجۆڵی داعش زیاد بووە کردێتی رۆسی داعش زیاد بووە فەرمانێکی دیوانی لەلایەنی ئەنجومەنی وەزیرانی عێناق و دەرچووە لیژنەیەکی باڵای لە وەزارەتی دیفاع دروست کردووە لەگەڵ 5 لیژنەی ناوچەی بۆ ئەو ناوچانە ئەوەی کە دیاری کراوە لە بڕگەی با بڵێن یەکەم لە مادەی دا کە باس لە دیاریکردنی بودجەیەک ئەکا بۆ موچەی پێشمەرگە لە بودجەی هێزەکانی سوپای عێراق بەڵام مزەکەرەیەک یعنی یاداشتێک کە گوایە هەیە پێشتر لە وەزارەی دارایی بۆ وەزارەی بەرگری کە مەبلەغی 68 ملیار دیاری بکرێ بۆ موچەی پێشمەرگە لە بودجەی وەزارەی بەرگری عێراق دیارە خۆ 68 ملیارەکە بەشی موچەی هەموو هێزەکانی پێشمەرگە ناکە چونکە ئێمە موچەی مانگێکی هێزەکانی پێشمەرگە لە حدودی 100 تا 120 ملیار دینارە لە ساڵێکە نزیکەی تریلیۆنێک و 200 ملیۆن یان 300 ملیۆن دینارە ئەمە ئەکا نیوی مەبلەغی موچەیە بەڵام تا ئێستا وردەکاریمان پێ نەگەیشتووە هیچ فەرمانێکمان لەلایەنی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم بۆ وەزارەی پێشمەرگە نەهاتووە کە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکەین